إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، لدواي پیغمبر صلى الله عليه وسلم هاوڵانی پێغەمبەر ئێمە ئەو دینەمان لە ڕێی زانایانی ئیسلامەوە پێگەیشتووە. بۆیە زانایانی ڕاستەقینە، زانایانی ڕەسەن ئەرکیان و هەروەها مافیان لەسەر ئێمەی موسڵمان هەیە، پێویستە ئینسانی ئیماندار بیزانێت. بۆیە بە کورتی باس لە پایە و لە گەورەی زانایانی ئیسلام دەکەین، کورتەیەکی زۆر کورت بە کورتی لێ باز دەکەین. زانایان هەڵگری دین و گەیەنەری دینن، زانایان میراتگری پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. زانایان پارێزەری ئوممەتن لەوەی کە بەرچاوی خەڵک ڕۆشن دەکەنەوە. گوتراویشە زانایان کەشتی نوحن، هەر کەسێک لەگەڵیاندا سوار بێ ڕزگاری دەبێت، هەر کەسێک لەگەڵیان بەجێ بمێنێت و سوار نەبێت بێگومان لە ناو زەلکاوی کوفر و بێباوەڕی و هەروەها جەهلدا دەخنکێت. زانایان چاکترین کەسن کە شاهێدی یەکتاپەرستی خوای پەروەردگار دەدەن. خوای پەروەردگار دەفەرمێت: شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. خوای پەروەردگار شاهێدی دەدات لەسەر ئەوەی کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا کە شیاوی پەرستن بێت، و پاشان فریشتەکان شاهێدی دەدەن، و هەروەها وأولو العلم قائما بالقسط. ئەنجا لە دوای مەلائیکەتەکان خوای پەروەردگار دەفەرمێ ئەوانەی کە خاوەنی زانست و زانیاری و زانان شاهێدی دەدەن بەوەی کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە بێجگە لە ئەڵڵا. یەکێک لە زانایان فەرموویەتی بەڕاستی بەسە بۆ گەورەی و بۆ مەزنی زانایان کە خوای پەروەردگار وای لێکردوون کە شاهێدی لەسەر گەورەترین حەقیقەت و قەزیە دەدەن کە بریتیە لە یەکتاپەرستی خودای پەروەردگار. ئیبن کەثیر لە تەفسیرەکەی خۆیدا فەرموویەتی خوای پەروەردگار شایەدیدانی زانایانی پەیوەست کردووە لەگەڵ شایەدیدانی خۆی و فریشتەکانی. ئەنجا دەفەرمێت: وهذه خصوصية عظيمة للعلماء في هذا المقام. بەڕاستی ئەوە تایبەتمەندیەکی زۆر گەورەیە بۆ زانایان کە زانایان شاهێدی دەدەن خوای پەروەردگار پەیوەستی کردووە بە شاهێدیدانی خۆی و فریشتەکان، کە ئەوە گەورەترین گەورەییە بۆ زانایانی ئیسلام کە خوای پەروەردگار لەگەڵ شاهێدیدانی خۆی و فریشتەکانی هاوکاتی کردووە کە شاهێدی دەدەن لەسەر گەورەترین قەزیە کە بریتیە لە یەکتاپەرستی خودای پەروەردگار. مەیمونەی کوڕی میهران فەرموویەتی: إن مثل العالم في البلد كمثل عين عذبة في البلد. بەڕاستی نمونەی زانایان لە ناو کۆمەڵگادا وەکو نمونەی سەرچاوەیەکی زۆر شیرین و زوڵاڵ وایە. چۆن سەرچاوەیەک بەسوودە لە ناو کۆمەڵگادا، لە ئاوایی زانایانیش بەو شێوازە وەکو سەرچاوەیە گوان. ئیمامی شافعی فەرموویەتی: العالم كالشمس للدنيا. زانایان وەکو ڕۆژوانە بۆ دنیا، و هەروەها ئەبوو دەردائیش فەرموویەتی وەکو ئەستێرەکانی ئاسمان وان لە شەودا،
واتە زانایان هەمیشە مایەی ڕووناکین لە ڕۆژ و لە شەودا لە ناو کۆمەڵگادا بەرچاوی خەڵک ڕۆشن دەکەنەوە. زانایان میلادگەری پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەبی هورێرە ڕۆژێکیان چۆ بازاڕ گوتی خەڵکی نەوەرنە مزگەوت میلاتی پێغەمبەردا بەش دەکرێت صلی الله عليه وسلم. خەڵک زۆری ڕۆیشتن بۆ مزگەوت و تەماشایان کرد. خەڵک هەر دەستە دەستە دانیشتووە و یەکێک دەرسی تەفسیر دەخوێنێت و یەکێک قورئان دەخوێنێت و یەکێک علمی شەرعی دەخوێنێت و ئەوانەی لێنە هیچیکەی لێ نییە. هاتنەوە گوتیان ئەبی هورێرە تۆ نەتگوت میراتی پێغەمبەر دابەش دەکرێت صلی الله عليه وسلم. ئەی کوا میراتەکە لەکوێیە چۆن دابەش دەکرێت؟ فەرمووی چیتان بینی؟ گوتیان ئەوەمان بینی کە چەند دەستەیەک لە خەڵک دانیشت بوون کە دەرسیان دەخوێند و خەریکی علمی شەرعی بوون. دەی ئەبی هورێرە فەرمووی ئەوە میراتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەر دەفەرمێ وئین العلماء ورثة الأنبياء، زانایان میراتگەری پێغەمبەرانن سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. وئین الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما، ئەنجا پێغەمبەرانیش دینار و دیرهەمیان لە دوای خۆیان بەجێ نەهێشتووە. ئەی چیان بەجێهێشتووە؟ وەڕثوا العلم، زانست و زانیاری و علمی شەرعیان بەجێهێشتووە برام. فمن أخذه أخذ بحظ وافر، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک دەست بەو میراتی پێغەمبەرانەوە بگرێ دەستی بە بەشێکی زۆر چاک و باشەوە گرتووە. ئەوە میراتی پێغەمبەرانە برام. سفیانی کوڕی عوەینە فەرموویەتی ئەرفع الناس منزلة، ئەو کەسەی کە پلەی لە هەموو کەس بەرزترە لە لای خودای پەروەردگار و لە لای خەڵک لە هەموو کەس زیاتر پلەی بەرزترە. دەفەرمێ الأنبیاء والعلماء، پێغەمبەران و هەروەها پاشان زانایانی ئیسلام پلە و پایەیان لە لای خودای پەروەردگار و لە لای خەڵک لە هەموو کەسێک بەرزترە. سهلی کوڕی عەبدوڵڵای توستوری فەرموویەتی من أراد أن ينظر إلى مجالس الأنبياء، هەر کەسێک کە دەیەوێت تەماشای مەجلیسی پێغەمبەران کات سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت، دەفەرمێ فلينظر إلى مجالس العلماء، با تەماشای کۆڕ و مەجلیسی زانایان کات وەکو کۆڕی مەجلیسی پێغەمبەران وایە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. کۆڕی زانایان باغێکە لە باغەکانی بەهەشت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إذا مررتم برياض الجنة فارتعوا، ئەگەر بەلای باغێک لە باغەکانی بەهەشتێدا تێپەڕین ئێوەش بەشی خۆتانی لێ ببەن. هاوڵان فەرموویان وما رياض الجنة، ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم باخچە و باغی بەهەشت چییە کە ئێمەش بەشی خۆمانی لێ ببەین؟ فەرمووی حیلق الذکر، کۆڕ و مەجلیسی زانایان کە دەربارەی زیکر و یادی خودای پەروەردگار دەیگرن و هەر کەسێک کۆڕ و مەجلیسی زیکر ببەستێت ئەوە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم باغێکە لە باغەکانی بەهەشت. ئەوەش هەمووی گەورەی زانایانی ئیسلاممان بۆ دەردەخات. کەواتە زانایان مەقامێکی زۆر گەورەیان هەیە لە لای خودای پەروەردگار و هەروەها لە لای خەڵکی موسڵمان. ئەنجا پێویستە بزانین کێ زانایە. ئایا زانە ئەو کەسەیە کە خوێندەوارە یاخود مەبەستمان چییە لە زانایان کە ئاوا پلە و پایان گەورەیە کە جێنشینی پێغەمبەرن صلی الله عليه وسلم و جێنشینی پێغەمبەرانن لە لای خودای پەروەردگار و لە لای خەڵک لە هەموو کەسێک بەڕێزترن؟ ئایا کێ زانایە؟ زانا ئەو کەسەیە کە کار بە عیلمەکەی دەکات و دنیا و تەماع کاری تێناکات. بۆیە شاعیر جوانی فەرموویەتی وجەمال العلم إصلاح العمل، جوانی زانست و زانیاری بەوەی وەیە کە کردەوەکانت باشکات خۆڕەوەشت باشکات. ئەمما عیلمێک کە هەر نەزەر بێ لە مێشکتدا ئەوە جاری وهەیە لەسەری قەرزدار دەبیەوە. عیلم بۆ ئەوەیە کە کردەوەکانی ئینسان باشکات. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرموویەتی لە ڕۆژی قیامەتێدا ئینسان پێش هەموو شتێک ڕوبەڕووی چوار پرسیار دەبێتەوە. یەکێک لەوانە وعن علمه فيما فعل، وەلەو علم و زانست و زانیاریەی کە فێری بووە لێت دەپرسنەوە لە چیدا سەرفت کرد و چۆن بەکارت هێنا ئەو علم و زانیاریە و هەروەها چۆن کارت پێکرد لە دنیادا.
پەنا بەخوا زانا هەتەڵە بێ لەو ڕێیە ئاشکرایە سەرنجامی بەرەو کوێیە وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن. شاعر جوانی فەرمووە کە دەفەرمێت وعالم بعلمه لم يعملا، زانایەک ئەگەر ئیش بە زانست و زانیارەکەی خۆی نەکات معذب من قبل عباد الوثن، ئەو زانایە لە پێش ئەوەی کە بتپەرستێک سزا بدرێ زانایەکە سزا دەدرێت و هەروەها سزاوەردەگرێت. زانا ئەو کەسەیە کە لە پێناوی خوای پەروەردگاردا دەژێت و خاوەنی ئیخلاص و متەقیە. خوای پەروەردگار وەصفی پێغەمبەر دەکات دەفەرمێ ما ضل صاحبكم وما غوى، ئەو هاوڕێی ئێوە و ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم نە ئەوەیە کە گومڕا بوو بێت لەبەر نەزانی، نە ئەوەیە کە لە حەق لای دابێت لەسەر زانیاری، چونکە زۆر کەس زانا و خوێندەوارە بەڵام لەسەر زانیاریەکەی لە حەق لا دەدات. ئەو پێغەمبەرە نە لای داوە لە حەق لەسەر زانیاری و هەروەها نە لەبەر نەزانیانیش گومڕا بووە. زانا ئەو کەسەیە کە لە خوا ترسە ئینەما یەخشە الله من عیباده العولەما، خوای پەروەردگار دەفەرمێ ئەو کەسانەی کە زانان و خواناسن لە هەموو کەس زیاتر لە خودای پەروەردگار دەترسێن. ئینسانی زانا بەڕاستی دەبێت سیفەتی وا بێت لە خەڵکی دیکە زیاتر لە خوا ترس بێت و هەروەها باشتر بێت. زانا ئەو کەسەیە کە لە کاربەدەستی زاڵم و ستەمکار دوور بێت. فضەیلی کوڕی عیاض فەرموویەتی كنا نتعلم اجتناب السلطان كما نتعلم سورة من القرآن. ئێمە فێر دەبووین کە لە کاربەدەستان دوور بین، هەڵبەت کاربەدەستی ستەمکار و هەروەها خراپکار، هەروەکو چۆن سوورەتێکی قورئان فێر دەبووین ئاواش فێر دەبووین کە لە کاربەدەستی خراپ و زاڵم و ستەمکار دوور بین. بۆچی؟ چونکە زانا دەبێت سیفەتی وا بێت لە هەموو کەس باشتر بێت. خوای پەروەردگار دەفەرمێت ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار، مەیل بەلای ئینسانی زاڵم و ستەمکار دانەکەن دەنا ئاگر دەتانگرێ و تووشی سزای خودای پەروەردگار دەبن. بۆیە فوضەیلی کوڕی عیاض جوانی فەرمووە کە دەفەرمێت ئێمە چۆن فێری سوورەتێکی قورئان دەبووین ئاواش فێر دەبووین کە لە کاربەدەستان دوور بین، هەڵبەت کاربەدەستی خراپەکار و هەروەها کاربەدەستی زاڵم و ستەمکار. زانا ئەو کەسەیە کە بەکردەوە ئیسلام تەفسیر دەکات، وێنەیەکی جوان و ڕێک و پێکی ئیسلام نیشان دەدات، وەکو هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک کە تەماشای دەکردن پێش ئەوەی کە قسە بکەن بە خوڕ و شتەکەیان مسلمان دەبوون. زانا ئەو کەسەیە کە زاهید و متەقی و لە خوا ترسە. زانا ئەو کەسەیە کە بەقەد دەریاکان شوبوهە و شەهەوات و تەماع پەیدا بێ لە دنیادا هەر هەمووی ڕەت دەکاتەوە، چونکە زانایە دەزانێ بەڕاستی ئەوە حەقیقەتی نییە و هەمووی شوبهە و شەهەواتە، چونکە زانا دەزانێ ما عندكم ينفد وما عند الله باق. خوای پەروەردگار دەفەرمێ ئەوەی کە لە لای ئێوەیە تەواو دەبێت و کۆتایی پێدێت کاتیە فانیە، ئەوەی کە لە لای خودای پەروەردگارە باقیە و هەتاییە و تەواو نابێ و هەروەها و کۆتایی پێ نایێت، چونکە زانا هەرگیز باقی بە فانی ناگۆڕێتەوە. بۆیە بەڕاستی ئەو کەسە زانایە کە ئەبە و شەوازەی باسمان کرد کار بە عیلمەکەی بکات و ئینسانێکی متەقی و ئینسانێکی لە خوا ترس بێت. کێن ئەو کەسانەی کە دەژایەتی زانایان دەکەن، کێن ئەو کەسانەی کە زانایانی ئیسلام زانایانی ڕەسەن ئەزیەت دەدەن و هەروەها ئەشکەنجە و ئازاریان دەدەن. ئەو کەسانن کە دەژایەتی زانایان دەکەن کە حەسپەرست و زاڵمن. ئەو کەسانن کە نانەوێ خەڵک وشیار و بێدار بێت بۆ ئەوەی مەبەست و مەرامەکانی خۆیان بێتە دی، چونکە ئەگەر خەڵک وشیار و بێدار بێت بێگومان تەنها خودای پەروەردگار دەپەرستێت، بێگومان نۆکەرایەتی هیچ کەسێک ناکات و بێگومان پاڵپشتی هیچ ئینسانێکی زاڵم ناکات. زانست و زانیاری عەقڵی ئینسان وشیار دەکات، دڵی ئینسان بێدار دەکات. ئەو کەسانەی کە نانەوێ خەڵک هیچ بزانێت ئەوانە دژی زانایانن. ئەوانەی کە مەسلحەت چاوی کوێر کردوون ئەو کەسانە دەژایەتی زانایان دەکەن و دژی زانایانن. ئەوانەی کە جاهیل و نەخوێندەوارن ڕقیان لە زانست و زانیاریە نانەوێ خەڵک زانا بێت بۆ ئەوەی خەڵک شوێنیان کەوێت، چونکە خەڵک کە زانا بوو شوێنی ئەوانە ناکەوێت، ئەوانە دژایەتی زانایان دەکەن.
ئەوانەی کە جاهیل و نەزان و نەفامن ئەو کەسانە دژایەتی زانایان دەکەن و زانایان ئەزیەت دەدەن. ئیمامی عەلی جوانی فەرمووە دەفەرمێت والجاهلون لأهل العلم أعداء، ئەو کەسانەی کە جاهیل و نەزانن ئەوانە دژی زانایان و دژایەتی زانایانی ڕاستەقینە دەکەن. لە کۆتاییدا ئەنجا حەق و مافی زانایانی ڕاستەقینەی ئیسلام وەکو ئەوەی کە باسمان کرد لەسەر ئێمەی موسڵمان چییە؟ یەکەم لە حەق و مافی زانایان بەسەر ئێمە ئەوەیە کە ئینسان لەگەڵ هەموو زانایەکی ڕاستەقینە و باشدا خاوەنی ئەدەب بێ و هەروەها خاوەنی حورمەت و ڕێز بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لەیس منا من لم یوجل کەبیرنا ويرحم صغیرنا، لە ئێمە نییە و لەسەر سنەت و ڕێشوێنی ئێمە نییە ئەو کەسەی کە ڕێز لە گەورەکانی نەگرێت بەزەی بە گچکەکاندا نێتەوە ويعرف لعالمنا حقه، و ئەو کەسەشی کە حەق و مافی زانایانی ئیسلام نەزانێت جێبەجێی نەکات لە بەرامبەریاندا بە حورمەت و ڕێز نەبێت ئەو کەسە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ئێمە نییە. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێ لە خزمەتی ئیمامی مالیکدا لە کاتێکدا کە پەڕی کتێبەکەم هەڵدەدایەوە زۆر بە نەرمی و بە بێدەنگی پەڕەکانم هەڵدەدایەوە بۆ ئەوەی کە بە دەنگی پەڕەکانیش ئیمامی مالیک ئەزیەت نەدەم و هەروەها ئیحراجی نەکەم. جا تەماشاکەن بەڕێزان، ئەوە ڕێز و حرمەتی زانایانی ئیسلامە بەرامبەر بە زانایان. ئیمامی شافعی پەڕی کتێبەکەی زۆر بە هێواشی هەڵدەدایەوە بۆ ئەوەی کە ئیمامی مالیک ئەزیەت نەدات و هەروەها بە دەنگی ئەو پەڕانەش ئیحراجی نەکات. ئەو کەسەی کە بە قسە زانایان ئەزیەت دەدات، ئەدی ئەو کەسەی کە بە دەست زانایان ئەزیەت دەدات دەبێ عاقیبەتی چۆن بێت، دەبێ خێری پێوە بێت ئەو کەسەی کە زانایەکی ئیسلام ئەزیەت دەدات و تووشی ئیحراجی دەکات. دووهەم لە حەق و مافی زانایان ئەوەیە کە بە خراپە باسییان نەکەین و هەروەها بە دەست و زمان ئەزیەتیان نەدەین. ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت فەرموویەتی من آذى فقيها فقد آذى رسول الله صلى الله عليه وسلم، ئەو کەسەی کە زانایەک ئەزیەت دەدات ئەوە پێغەمبەری ئەزیەت داوە صلى الله عليه وسلم، ومن آذى رسول الله فقد آذى الله عز وجل، ئەو کەسەشی کە پێغەمبەر ئەزیەت دا وەکو ئەوە وایە کە خودای پەروەردگاری ئەزیەت دابێت. ئەوەی زانایەک ئەزیەت دا دەفەرمێ وەکو ئەوەی وایە پێغەمبەری خوای ئەزیەت دابێت. ئەو کەسانەی کە زانایانی ڕەسەنی ئیسلام ئەزیەت دەدەن، ئەو کەسانەی دەگەڵ ئەوەی کە دوو قسەی حەقی کرد، دوو قسەی حەقی کە دڕاپێکی زیندانیان دەکەن و ئەزیەت و ئازاریان دەدەن، دەبێت ئەوانە چ خێرێکیان پێوە بێ و عاقیبەتیان چۆن بێت با بزانن ئەوانە پێغەمبەر ئەزیەت دەدەن صلی الله عليه وسلم. سێهەم لە حەق و مافی زانایان ئەوەیە کە خۆشمان بوێن لەبەر خاتری خودای پەروەردگار، چونکە جێنشینی پێغەمبەرانن برام، کەسێک جێنشینی پێغەمبەر بێ ئایا نابێ خۆشت بوێت، بەڵام زانایەکە ڕاستەقینە بێت. عەبدوڵڵای کوڕی مبارەک فەرموویەتی کون عالما ئەو متعلما، یان ئەوە تا کەسێکی زانا بە، یان ئەوە تا کەسێکی فێرخواز بە و علم و زانست و زانیاری شەرعی فێر بە، یان ئەگەر ئەوەشت بۆ ناکرێ زانایانت خۆش بوێن لە چوارەم یان نەبێ، یان زانا بە، یان هەوڵ دە بۆ زانست و زانیاری، یان ئەوە تانێ زانایانت خۆش بوێن لەبەر خاتری خودای پەروەردگار. بۆچی؟ چونکە تەنانەت میرولەیەکیش داوای لە خۆشبوون بۆ ئینسانی زانا دەکات، تەنانەت حوتێک ماسیەک لە ناو دەریادا داوای دوعای خێر بۆ ئینسانێکی زانا دەکات. ئایا موسڵمان ئەتۆ کەمتری لەو گیان لەبەرە کە داوای دوعای خێری بۆ نەکەی خۆشت نەوێت؟ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وإن العالم ليستغفر له من في السماوات ومن في الأرض، زانایان هەرچی کە لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر هەمووی داوای لێ خۆشبوون بۆ ئینسانی زانا دەکات. دەفەرمێ والحیتان في جوف الماء، تەنانەت ماسیەک حوتێک لە ناو دەریادا، لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە تەنانەت مێرولەیەک لە ناو کونی خۆیدا داوای دوعای خێر بۆ ئینسانی زانا دەکات، داوای لێ خۆشبوونی بۆ دەکات لە خوای پەروەردگار. ئەو پەڕی ڕێز و حرمەتە بۆ ئینسانی زانا. چوارەم و کۆتاهەمین لە حەق و مافی زانایان لەسەر ئێمەی موسڵمان
ئەوەیە کە دیفاعیان لێ بکەین و ئەوەیە کە سەریان خەین بە گوێرەی توانای خۆمان. بۆچی؟ چونکە بەنەمانی زانایان بەڕاستی کۆمەلگا بەرەو بە هیلاکچوون و تێداچوون دەچێت، بەرەو تاریکایی و هەروەها بەرەو شیرک و کوفر دەچێت. ئەگەر کەس نەمێنێ ڕێ بۆ خەڵکی ڕووناک کاتەوە، ئەوانەی کە شوێن کەوتەی شەیتانن هەموو شتێک دێن نەکایەوە وەکو کردویانە بۆ ئەوەی خەڵک بەرچاوی ڕوون نەبێت، بۆ ئەوەی خەڵک لە دین حاڵی نەبێت، بۆ ئەوەی خەڵک زانست و عیلم و زانیاری شەرعی نەزانێت، تا مەبەست و مەرامە گڵاوەکانی خۆیان بێن نەدی، تاوەکو خەڵک نۆکەرایەتیان کات، تاوەکو خەڵک شوێنیان کەوێ نەزانی دین و ئیمان چییە، نەزانی ئیسلامەتی داوای چیمان لێ دەکات، نەزانی خواپەرستی معنای چییە. بۆیە هیلالی کوڕی خەباب فەرموویەتی پرسیارم کردووە لە سەعیدی کوڕی جوبەیرەوە کە پێی گوتووە نیشانەی تێدا چوونی خەڵک و کۆمەڵگا چییە؟ گوتیەتی نیشانەی تێدا چوونی هەر کۆمەڵگایەک بریتیە لە نیشانەی تێدا چوونی زانایان و عولەمایانیان. ئەگەر زانایانیان نەمان لە ناودا، ئەو کۆمەڵگایە بەرەو بە هیلاکچوون دەچێت، بەرەو تاریکایی دەچێت، بەرەو ناخۆشی و ناڕەحەتی دەچێت، بەرەو دەرد و مەینەت دەچێت. چونکە ئەوانەی کە خراپکارن هەموو خراپەیەک دێن نەکایەوە بۆ ئەوەی کە خەڵک بەرچاوی ڕۆشن نەبێت و دڵی بێدار نەبێت، بۆ ئەوەی کە خەڵک نەزانێ ئیمان و ئیسلامەتی چییە. بەرام نیشانەی تێدا چوونی هەر کۆمەڵگایەک بریتیە لە نیشانەی تێدا چوونی زانایانیان. ئەنجا پێچەوانەکەی بەڕاستی زیندوێتی هەر کۆمەڵگایەک، بەرچاوڕوونی وشیاری هەر کۆمەڵگایەک بەوەیە کە زانایانیان لە ناودا بن، زانای ڕاستەقینە بەرچاویان ڕۆشن کەنەوە، ئەو کاتەی کوفر و شرک و جەهل لە ناویاندا بار دەکات و هەروەها لە ناویاندا نامێنێت. ئەوە کورتەیەک بوو دەربارەی حەق و مافی زانایان و دەربارەی گەورەی زانایانی ڕاستەقینەی ئیسلام کە پێویستە هەر یەکێک لە ئێمەی موسڵمان ڕەچاوی بکات. ئومێد دەکەین و دەپاڕینەوە لە خودای پەروەردگار یا ڕەبی خۆیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆتکەی وامان لێ بکەی کە موسڵمانی ڕاستەقینە بین، خاوەنی هەموو ئەو سیفەتە بەرزانە بین کە پێویستە لە ئینسانی ئیمانداری ڕاستدا هەبن. یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی کە زانایانی ڕاستەقینەمان خۆش بوێن، حەشرمان لەگەڵ ئەو زانا پاک و چاک و لە خوا ترسانە بێت، وامان لێ بکەی ڕێز و حرمەتیان بگرین، وامان لێ بکەی خۆشمان بوێن و دیفاعیان لێ بکەین لەبەر خاتری ڕەزامەندی تۆ. یا ڕەبی خۆیان گیان خۆیان ئەتۆش لێمان ڕازی بی، عاقیبەتی دنیا و خیامەتمان بەخێر بگێڕی، لە دنیادا بە ئیسلام و ئیمانەوە بمانچێنی و عاقیبەت خێرمان کەی، لە ڕۆژی قیامەتیشدا لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، لەگەڵ پێغەمبەر و هاوڵان و پیاوچاکان و زانایاندا لە بەهەشتی پەڕناز و نیعمەتی خۆت کۆمان بکەیەوە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.